لە کۆتا یاری هەفتەی شەشەمی خولێستێرەکانی عێراق هەولێر لەسەر یارگەی فرانسۆ هەیری میوانداری نەفتی بەسڕەی کرد. ئەمە یەکەم هێرشی نەفتی بەسڕە بوو. محەممەد موحسین تۆپەکەی دوورخستەوە. ئەم لێدانەی ئیسماعیل ئۆڕۆش مەترسیدار بوو، چوارچێوەی گۆڵی نەگرت. هەولێر وەڵامێکی بەجێی میوانەکەی نەدایەوە. ئیسماعیل ئۆڕۆ جارێکی دیکە مەترسی خستە سەر گۆڵەکەی خاوەن ماڵ. دلۆڤانی گۆڵپارێز دووری خستەوە. هەولێر لە یەکەم هەوڵی جددی توانی بە گۆڵ بگات، هەرچەندە حسام مەهدی تۆپەکەی هیگۆر ڤیداڵی گێڕایەوە، بەڵام کۆلن ئەندەرسۆن لە خولەکی 26 بەربەستی یەکسانی شکاند و هەولێری بە گۆڵ یەکەم پێشخست. یەکەم گۆڵی خۆشی بە درێسی هەولێر لە خولەکە تۆمار کرد. لە خولەکی 37 لەم حاڵەتە ناوبشیان بێدەنگی هەڵبژارد، بەڵام دوای گەڕانەوە بۆ ڤار لێدانی سزای بۆ نەفتی بەسڕە ئەژمار کرد. حوسام مالیکی کاپتن جێبەجێ کرد و توانی ئەنجامەکە بۆ نەفتی بەسڕە یەکسان بکاتەوە. هەرچەندە هەولێر هەر لە نیوە یەکەم هەوڵی دووبارە پێشکەوتنەوەی لە یاریەکە دەدا، بەڵام پێی نەگەیشت. لە نیوەی دۆمجارێکی دیکە سەرەتا نەفتی بەسڕەی میوان مەترسیدارتر دەردەکەوت و بە دوای گۆڵدا دەگەڕا. دواتر هەولێر جڵەوی یاریەکەی گرتەوە دەست و چەند هێرشێکی بردە سەر گۆڵی تیپی بەرامبەر. لە خولەکی 71 یوسف بن سۆدەی تونسی جارێکی دیکە بربەستی یەکسانی شکاندەوە و هەولێری بە گۆڵی دۆم لە یاریەکە بە ئەسیستی خالید کوردۆغڵی سووری پێشخستەوە و یەکەم گۆڵی خۆی بۆ هەولێر لە خولەکە تۆمار کرد. دوای تەنها 4 خولەک مستەفا قابیلی لاو یەکەم گۆڵی خۆی بە درێسی هەولێر لە خولەکە تۆمار کرد و یانەکەی کردە خاوەنی گۆڵی سێم لە یاریەکە. هەولێر لە هەوڵەکانی بۆ گۆڵی زیاتر بەردەوام بوو. لە دواساتی یاری سەفین مەنسوور بە ئەسیستی یوسف بن سۆدا گۆڵی چوارەم و کۆتاییشی بۆ هەولێر زیاد کرد و یاریەکە بەم ئەنجامە کۆتایی هات. بەم شێوە هەولێر گەڕایەوە بۆ سەرکەوتنەکان و بە 11 خاڵ هەڵکشایە خانەی شەشەمی ڕیزبەندی. لە هەفتەی حوتەم پێنجشەممە دەبێتە میوانی زاخۆ. نەفتی بەسڕەش بە 3 خاڵەکەی لە خانەی 18 ڕیزبەندی مایەوە و لە یاری داهاتووی پێنجشەممە میوانداری کارەبا دەکات. حوسێن محەممەد، کەناڵی پێم، هەولێر.